الله أكبر الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. الله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانمان لە هەر کوێیەکی ئەم دنیایان، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. السلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه. پێش هەموو شتێک داواکارم لە ئەڵڵا تەعالا پەرستش و عیبادەت و ڕۆژوو و نوێژی مانگی پیرۆزی لێ قبول فەرموو بین. ئینشاءالله بە هەکبەی پڕەوە بمانگێڕێتەوە بارەگای خۆی و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستانم، دوای چاوەڕوانیەکی زۆر ئەلحەمدولله لە بەرنامەیەکی جەژنانەی بێوێنە هاتینەوە خزمەتان لەگەڵ میوانێکی زێدە ئازیز و خۆشەویستی لای ئێمە و گومانم نییە لای ئێوەش کە ئەمڕۆ لە دیمانەیەکی چەند خولەکی لە خزمەتیاین. خوا پاداشتی باتەوە کە بەدەم ئەم بانگهێشتەی ئێمە هات، ئەویش زۆر بەڕێز و خۆشەویست بانگخوازی دیاری کوردستان مامۆستا عادل عیززەت جەباری لێرەوە سواس و پێزانینی ئاراستاکەین، بە خێری هێنین بۆ نێو بەرنامەی جەژنانە. هیوای لەرساکی بۆ خوازین. سلام علیکم مامۆستا. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. منیش خۆشحاڵتان کردم، بەخێر بێن بۆ ماڵمان، بەخێر بێن. خوا سەلامەتتان کات. مامۆستا گیان، ئێمە لە جەژنی پیرۆزی ڕەمەزانین. ئەم جەژنە تایبەتمەندیەکی خۆی هەیە، دوای ماندووبوونێکی زۆر، ینی خۆشیەکی زۆریش چاوەڕوانی مسلمانانە لەم جەژنە پیرۆزەیە. پێم خۆشە پێشەوەی بچینە تەوەرەکان جەنابەت پامێکی جەژنە پیرۆزە ئاراستەی دۆستان و خۆشەویستان و هەوادارانت بکەیت، دواتر ئینشاءالله چینە نێوەڕۆکی بەرنامەکە. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. پێشەکی مامۆسای بەڕێز، دیارە ئینسانی مسلمان بە چەند مەرحەلەیەکا تێئەپەڕێەوە هەموو ئەو مەراحیلانش کە خوای پەروەردگار دایناوە بۆ لێخۆشبوون و بەرەو پێشچوونی عەبدەکانیەتی، بۆ باڵنسی قیامەت. بۆ خوای پەروەردگاری چۆن لە سەرەتای ڕەمەزان ئەفەرمێ ئەیامە مەعدودات، ئەمە دیاریکردنی چەند ڕۆژێکی کەم و کورتە لە 30 ڕۆژە تۆ سێکە چەند بەپەلە ڕۆیشت و چەند بەپەلە تێپەڕی بەسەرمانە. خوای پەروەردگار ئەوێ نمونەی دنیا بە ئینسانەکان بڵێ چۆن لە سەرەتای ڕەمەزانەوە خەڵکی زاد و زەخیرە کۆ ئەکاتەوە بۆ بە ڕۆژوبوون خۆی گورجوگۆڵەکە بۆ تەراویح لە دەشەوی مانگی ڕەمەزانە کۆتایەکەی چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ دەی کۆتایەکەی بگرن لە ناو ئانەشە تاکەکان ئەگەر توانیتان 27. بۆ چییە؟ بۆ ئەوەی کە مسلمان زاد و زەخیرە کۆکاتەوە. ئەو باڵەنسەیە کە یەکەم ڕۆژی جەژن مسلمانان پێی دڵخۆشە بن. وەلیتوکەبیروا الله عەلا ما هەداکم. بۆچی ئێمە تەکبیرە ئەکەین؟ لەبەرەوەی کە خوا هیدایەتی داین بۆ ڕۆژوو، بۆ ئەم ئیسلاحە نەفسیەی کە کردمان، بۆ ئەو زەکات و سەدەقات و سەرفیترە و هاوکاری و دەستگیرۆی مسلمانانە. و لێرەشەوە ئەڵێم پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەم، داواکارم لە خوای پەروەردگار ئەم جەژنە بکاتە مایی خێر و خۆشی، تەبایی، یەکریزی سەفی مسلمانان لە هەموو سەرزەوی، لە مەشریق و لە مەغریب، لە باشوور و باکووری سەرزەوی. خوای گەورە دڵەکانمان یەکخا، عیبادەتەکانمان لێوەرگرێ، تۆزێک هەست بەو برینداری ئومەتی ئیسلام بکەین. خوای پەروەردگار عیبادەتەکانمان لێوەرگرێت. ئامین یا ڕەبی. مامۆستا، خەڵکێکی زۆر جەنابەت ئەناسن، بەڵام هەر ئەزانن ئەم پیاوە بەڕێزە مامۆستا عادل عیززەت جەباریە، بەڵام نازانن مامۆستا عادل عیززەت لە دایک بووی کوێیە، ساڵی چەند لە دایک بووە، خەڵکی چلادێ و شارۆچکەیەکە. ئەگەر ئەم تەفاسیلانە بۆ یەکەم جار ئاشکراکەی بۆ ئێمە مەمنوون نەبین، ئاشکرایشی ناکەی هەر مەمنونین. خوا لەتان ڕازی بێ. خۆی دیاریکردنی مالیت باش نییە، خەڵک نزانێت ئەمەنت چەنە، کەس نازانێ مستەقبەل چی. ئەتوانی بۆ نمونە بڵێ لە بینی ئەوە نەبوو ئەوە نەهە. تقریبا نزیک لە 40 بوومەتەوە، خەریکە ئەچمە 40. ئەوە بەڵێ. دووەم شت لە کەرکووک لە دایک بوومە، لە شاری کەرکووک لە دایک بوومە. ئیتر لە 88ەوە مەسەلەن ئەو پێڵێن ئاوارە چوینەتە چەمچەماڵ. خۆمان بە ئەسڵ خەڵکی تەکیە جەبارین و خەڵکی عەشرەتی جەبارین، بەڵام ئیتر لە کەرکووک و زیاتر
عشرەتی جەباری بەعام لە کەرکووک و لەو منتیقانە جێبووەتەوە بەڵام دوای هەشتا تر هاتینەتە چەمچەماڵ و هەر لەوێ گەورە بوومە و ئیتر هەر لەوێ گیرسانیتەوە تا دوای ئەوەش ماوەیەکە ئێستا لە سلێمانی ئەژی. بینەرانی بەڕێز و خۆشەویست، باوەڕتان بێ بەوە نییە مامۆستا جەباریە، منیش جەباریم، بەس جاری وا هەیە بە 2 ساڵێک نابینین. مامۆستا هەم مەشغوڵە، هەم کاتی ئەوەی نییە، هەم بۆ ئەم داوەتی تۆزێ بۆ سیلێ ڕەحم باش نییە ناوە ناڵین، بەس باوەڕتان بێ سێ ڕەمەزانێک هەیە کە دۆست و نزیکێتی لەواچێ دەجارم تەکلیف لێ کردبێتە ئەم بەرنمەیە هاتوۆتە پایان. الحەمدولیلا سوپاس یەکەم دووبارە یاخوا لەش ساغبی مامۆستا گیان، زۆر سوپاس دەکەین، ئینشەڵڵا هەمیشە لەش ساغبی. لەوەتەی هەی بەجلی کوردیەوە بینری پانتۆڵ مەمنوع، نازانم دزاشە جارجار دزاشە لەبەر کردووە، بەڵام پێم وابێ غەیری جلی کوردی جلیتر لەبەر ناکەی. هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێتەوە؟ مامۆسای بەڕێز لەبەرکردنی جلی کوردی من پێم وایە جلێکی هەم شەرعیە و هەم کورد دەڵێ جلێ پیاوانەیە، بەڵام ئەوەی کە پانتۆڵ لە پێکا و مەسەلەن ئەتەکێتی ژیانی بەو شێوازەیە پانتۆڵ ئێماگە ملیارێک و ئەوەندە ملیۆن مسلمانین ملیارێکی پانتۆڵ لە پێکە، بەڵام تەمان پانتۆڵش بۆ حەجمە شەرعیەی خۆی کە مەسەلەن ئەوە نییە خوا نەخواسە ئەوەم پێ حرام بێ، بەڵام بە قاتی کوردی شۆ سەفەرەکەم بڕات بێ بۆ هەر شوێن و هەر مەتارێک بڕۆم هەر بەبەست پشتوێنەکە ئەکەمەوە تۆزە پشتوێن گەرماتە بێ لە ناو جانتاکە هەڵێگرم هەتا ئەگاتە کات خۆی. تەنانەت ڕسمێکمان بینی لە وڵاتی تورکیا، ڕسمەکەت گرتووە سەرما و سەڵۆ بەفرە هەر بەجلی کوردیەوە، خەڵکیش ڕەنگە پێی وابێ زۆر قەدەغەیە بەجلی کوردیەوە لە ناو تورکیا بگەڕێی ببینری. من بۆ خۆشم بەرنمەیەکم کرد لەگەڵ یەکێک لە قورئان خوێنە نێودەوڵەتیەکانی تورکیا، هەر بەجلی کوردیەوە لە سوڵتان ئەحمەد بەجلی کوردی و بۆ چۆغەیەوە گەڕاوم، کەسیش حەقی نەبوو بەسەرمەوە. ئەمەی جەنابەت چۆن بوو؟ هەستە کرد مەسەلەن جیاواز و بابەتێکی کە نەخۆش کەوتم پارەکە لە یەکی نۆ چوومە تورکیا، ئیتر ئەوە بوو 15 ڕۆژێ لەوێ بووم، دوای ئەوە برایەک هات هەر لە بەسیارە بردمیەوە بۆ بەریتانیا، هەر بە قات کوردیەوە ئەسوڕامەوە، یعنی لە تەقسیم و لە ئەکسرای و لە هوتێل و لە مەتار و هەتا دوێنە پێرەگە گەڕامەوە لە بەلجیکا لە ناو مەتار تیارە دەرنەچوو بۆ هەولێر، هەر بە قات کوردیەوە چوومە دەرەوەی مەتار و چوون بۆ هوتێل و گەڕامەوە، یعنی ئەشوەستام ئەو هەموو کووردا هات دەوری لێمەدا و هیچیش نەبوو. بەڵام ئیتر خۆ یەک شتێکە ئێمە کە قاتی کوردی لەبەرەکەین ئێمە وەکو ناسیۆنالیست لەبەری ناکەین، کە من وەکو کوردی قات لەبەرمە زەرەرم بۆ تورکێک نییە، لەبەروی خوای پەروەردگارە فەرمیوە من ئایاته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم. من أجل تركيا جرام قريب من بعد غرفة تحقيق أم آياتي بيلا ما لم تبى شيء دليلك رقد لقاتي كردية كمن مسلمان. أجر تقولي أشهد ولا إله إلا الله، أجر عمرك يبو كعبو، أجر يك خوامان هي ويك إسلام ويك بيغمرو، بلكو سنيشين هردوكمان بيتشس شافعي مذهبيش بين تشتيك هي لمن زياتر بيك تو خوتي بيو باب دي هنا كي من خرابي أصلا تركا كان يشش شوالين تقريبا وكو خمانة منطقة كرمانجي جورو أوانا، فبويا يعني إنساني مسلمان أجر برشكي إيمان بيت لهند يشتي لا وكينات رسي أو كومل خلجك أترسن وازان الرنجة هبي عنصرية لا إيما شيء بعربة وتريبيا بتي وأوانج طبعا أو إنسان كالدين ودور بيت مفهومي إن أكرمكم عند الله أتقاكم إلى بيرتشت أو مفهومش اللبير شو أو كاتا عنصرية ونقبتي وداماوي سركات أمتي إسلامك ويستكت يا أجي راست فرمون ليش تنصاغ بي إن شاء الله هربي ويبن أمريكا لبردم معنا مرزني أبو ديكور ومنظر وداناني بردم كاميرا أوانا بي أتوانين زارزار هم لي بخوين أم كلي شيء كبدستو خامي ما مساجن أما ذكره وخا پاداشتی باتوا لم زجنا پیروزه أتوانين لوش هر بخوين يا خو عافيت أتوانن ليه بخون بس دوای ناتوان بيبن أوانش ياورتانه نابي بيبنوا والله نايبينه باشا بس سرتشاو بس إذا توج وعد يوم عم بري مثلا لدهاتوي شيء نزيكا دعوتك ما ممكن بإذن خوا من أويل نزيكا بيشوي سفر كيتوا أويل نزيكا وناسي بيتمي أزاني خيزان ميلي درتي صاحب مالي من دايما عليهم مسلمان بيش أو مسلمان بي أبي بياو بيت من المؤمنين الرجال أجر إنسان بو صاحي قتال ومعركة أو أنك خو أتواني تشريب ونانا ولايو وصفر وخواني هبي يعني يما أويك همانا إلا ما أكلت فأفنيت أويك همانا يان أي خويان لبريك يان دواي بو خلطي جيلي يان وتاي كيت الصدقة بو بيش خو تروا هركاتيك بين لخدمتنا هەڵبەتە جەوەکەی ناسکەی سەکات ناو خواردنی ئەگەرنا دلیڤەریش وایە بۆتان مێنە خوا خێرت بنووسێ یا ڕەبی هەمیشە ماڵت ئاواتان بێ خوا لەتان ڕازی مامۆستا لە ساڵی چەنەوە وتار بێژی
هەڵبەت مامۆستا من پێشتریش باسم کرد من لە ئەوەڵ کە لە بەریتانیا بووم ئەم خوێنە لێڤڵی تا لێڤڵی دوو ڕۆیشتم حەزم لێ بوو GCSE بخوێنم و ساڵی چەند چووی بۆ بەریتانیا؟ من لە 2001 چوومە بەریتانیا. ئیتر ئەو کاتەی وەزعی کورسان تەواو نەبوو، مەسەن باری دارایی و ئابووریوانە باش نەبوو، ئەو کاتە بوو. لە 2009 بۆ دەگەڕامەوە هاوسەرگیریم کرد. دوای ئەو ئیتر من هەر حەزم لێ بوو چمە علوم سیاسە ئەوە بخوێنم بە حەقەت، ینی هەر هیوایەتم ئەوە بوو سەرڕای باگراوندی دینی و ئیتر لەوێ لە مزگەوتی فورقان لەگەڵ برانە مزگەوتمان دروست کرد و یعنی دەرس و دەور و ئەوە هەبوو. بەڵام ئیتر کە هاتمەوە مارێ ژنم بڕی گەڕامەوە تقریبان لە سەرەتای 2011 هەستم کرد تۆزە پرۆسەکە قورسە بیبم، بۆیە گەڕامەوە بۆ کەرکووک. ئیتر هەر بە جنسێکەوە هاتمە وازم لە ئەوروپا هاورد. لە 2013 تقریبان ساڵ و نییە دوای ئەوە خەتیبێکمان هەبوو تۆزێ لە ناو ناحیەکە کێشیان بۆ دروستە کرد. ئیتر ڕۆژێک وتم من دیفاعت لەکەم و خۆم شتە بەسەر هاتەوە ماوە. ئیتر کە خۆت بەمدا زۆرێک لە عەشایەرەکان خۆمان ئەوانی جەباریتیان ئەخت ئێت و خۆت ئیمام و خەتیب و مەلایت و ئەمە ئەزانی بۆ ئێمەت ئاوارە کردە هەر ڕۆژی مەلایە دێوەڕوە. تقریبان پێش من لە پێش 2013 و خەڵکی ناحیەکە شایدن ئەوانی کە زیاتر ئیشیم 8 مامۆستای ئاینی گۆڕی بوو. چکۆم لە ناحیەکان تۆزێ بەڵێ مزگەوتی گەورە بوو، ئاش گەورە نەبوو بە فەزلی خوا، ئێستاکە زۆر گەورە بۆتەوە جێی ژنانی هەیە، جێی پیاوانی هەیە، یعنی بۆتە منبعێکی داعوە و مامۆستایەکی تری بەڕێز سەرخزم خۆمانە مامۆستا کاروان لە خەتیبە. یعنی ئیتر کە خودبەمدا لەگەڵ ئەو خەتیبا بووە سرە. دوای ساڵێک ئەو مامۆستا بەڕێزە وتی مامۆستا وەڵای حەزەکەم ئیتر هەر تو خودبە بدەیت. ئیتر هەر لە 2013 لە ئەو بەڕێبەراتی و قاپچەم چەماڵ ڕێگە پێدرانم بۆ کراوتیان کاکە تۆ خەتیبە و داوای خۆت بکە. ئیتر ئەلحەمدولیلا دوای ئەوەی مەسەلەن کەوتارەکان باش بوو، خەڵک ئەداکەی پێجوان، ئیتر کامیرەیان هاورد و تێگەی کامیرەشم نەکڕی بەخوا کامیریان هاورد. دوای ئەوەی تر دەستیان کرد ئەم بەزمە ئیتر ئەم وەزع قەوما و سیاستمان لە بیرۆ چوو کەوتە ناو مەوزوع دینداریەوە. ئەلحەمدولیلا هەر ئەوەش باشە، یاخوا لەش ساغ بێ. مامۆستا معلومی جەنابتە ئێمە بەداخەوە ینی کوردستان بە کۆمەڵی قەیرانات تێپەڕێ. مەسەلەن ئەگەر ئاوە ڕیزبەندی بۆ بکەین قەیرانی حکم و دەسەڵات شۆڕبێتەوە بۆ قەیرانی دارایی، دواتر بۆ قەیرانی کۆمەڵایەتی، پەناگرم بەخوا کۆمەڵە قەیرانی ئەخلاقی و ناهەموار لە ناو خەڵکا دروست بووە. ڕۆڵی مامۆسای ئاینی ڕۆڵێکی زۆر گرنگە بۆ ڕاستکردنەوەی ئەو شەقامی کە خوار بووە لەم بابەتانی کە باسم کرد. جەنابەت چ ڕۆڵێکت گێڕاوە بۆ ڕێگەگرتن لە بابەتی وەلعیاذ بالله جێندەر و میسلیەت و ئەم حاڵەتانی کە ئێستا لە ناو خەڵکا بەربڵاوە؟ چی پلانێک و بەرنامەیەکت هەبووە؟ وەڵاهی خۆی شێخ ئەلبانی ئەفەرمیەوە منە سیاسەتی تەرک و سیاسە، بەڵام زەوی ئەڵێن خڕە، ڕەنگە من نەزەرم جیابێ بەس هەر دێتەوە سەر ئەوە. هەڵبەتە یعنی وا هەستەکەم کاریگەری هەبوو ئەلحەمدولیلا، بۆیش ڕەنگە خەڵکیەکە بێ ئەهلیش نەبێ و مزگەوتی هەبێ و ئێمە لە مزگەوت دوورە خرینەوە، ئەوە خۆی گەواهیدەری ئەو مۆزوعەیە. بەڵام ئەلحەمدولیلا من قەنەعەتم وایە، من دایکی خۆم پێم ئەڵێ جارجار ئەڵێ کە مەلا نەبووی باشتر بووی. تەبەن مەبەستی لە شتێکە، چکۆم کە من کاتێک خەتیب نەبووم و هەفتەی 4 جار سرم لێدا، هەفتەی 2 جار بەیانان نان و کەبابم بۆیە بن. ئیسە کە بوومەتە خەتیب ژیانم نەکی دایکم نییە، هی خۆشم نییە. ئەمە فەزلی خوایە، ذالکە فەزل الله یؤتیه من یشاء. من سوپاسی خوا ئەکەم ئەگەر بەشداری بکەم لە چاکردنی ژیانی کچ و کوڕێک، دایک و کوڕێک، دوو دراوسێ، کێشەیەکی کۆمەڵایەتی. قەنەعەتم هەیە ماڵی هیچ مەسئولێک و هیچ دەوڵەمەندێک بە ئەندازەی ماڵی مامۆستای ئاینی نەقەڵە باڵغە و نەنان و چای و ئاوی تیا ئەخورێ. ئەو شتانە هەر خەڵک فێر بووە. یعنی مەبەستەکەم لەوەیە مامۆستای ئاینی هەر لە مارە بڕین و هەر لە گوێزەبانە و هەر لە ناشتن و مامۆستای ئاینی لە هەموو پرۆسەکانە بەشداری پێکرێ. بەڵام تەبعاً هەشمانە لە قەراغێکی ترەوە کە خەڵک بێزارە و بێزای دەرەبڕی هەندێک کەس بە ناوی دین و بە ناوی مامۆستای ئاینی و عەقیدە و ئیسلام و ئەوە کۆمەڵێشتی لابەلاکە ئەوەشمان پێویستە بێ، ینی ئەبێ ئەوەشە بێت. چکۆ مەگەر لە هەر سنفێکا خراپە بێ مامۆستایانی ئاینیش داکتاکتیانە هەبێ ئەوە هەبێت. بەڵام بەعام مامۆستای ئاینی یعنی غیتائێکە بۆ ئەوەی کە فەقیر ببوژێتەوە، کێشەی کۆمەڵایەتی چارەسەر بێ. یعنی چەندین کێشە هەبووە هاتەتە لای ئێمە نەگەیشتووەتە مەحکەمە بەدە سوپاماچکردن بە قسەی خۆش. یعنی کابرا خۆش بووە و توێتی تەواو مادام ئاوایە و من جوازە هێنم. ئەگەرنا ڕەنگە ڕۆڵی مامۆستایانی ئاینی زۆر لەوە گەورەتر سیر بکرێکە هەیە. زۆر ڕاستە. کە هاتمە ژوورۆ بۆ کتێبخانەکەت سێرێکی وەزعەکەم کردم، وەڵای ئەمە
ئەمە پیاوی خۆیەوێ بیخوێنێتەوە ئەم کتێبانە. ئەم کتێبانە سەرچاوەکەی لە چووە بووە، چۆن بەدەست گەیشتووە، کڕیوتن بە هەدیە بۆت هاتوون، چێ بۆی هێناوی ئەگەر بە هەدیە هاتووە، پارەی پێدراوە چوزانم زۆرن ماشەڵا لە حەد و حیساب نییە، کۆمەڵە مەوسوعی تایە، کۆمەڵێک کتێبی تایە، کتێبی قەیم بەڕاستی. ئەمانە چینەم کتێبانە؟ وڵی مامۆستای بەڕێز ئەم کتێبانە لە کاتێک کە لە کریسن پەترۆلیوم ئیشمە کرد لە 2013ەوە ئیتر هەر پێش ئەوەش هەر خۆم حەزم بە خوێندنەوەی کتێب ئەوما بۆ بکە بە کوردی کرێسن پەترۆلیم شەریکەی نەوتی هیلالی ئیماراتی بە کوردی کە خەڵک زیاتر بە داناغاز ئەیناسێ. من لەوێ دەواممە کرد، ئیتر موچەیە زۆر چاکەمە بوو، موچەی خەیاڵیمە بوو. کابرایە خزمەوەیت بەخوات و ئەگەر مەلای ئەسڵ بووی تاوازە لەو پارە ناهاوت. باشە بۆ نەما وەڵاهی خۆم ئیستیقالم کرد لەبەر ئەوەی کە کەرنتین و کۆرۆنا هات، جاروا هەبوو 15 ڕۆژ لە وتێل تایتانی کەرنتینەمایانە کرد بۆی کە نەخۆشیەکەم نەبێت، دوای ئەچوومە شەریکە، جاروا بوو 15 ڕۆژ، جاروا 20 ڕۆژ 5 ڕۆژم پێچوو. تقریبا کە ئەمبینی خەڵک خودبە ئەدا و ئەوە زۆر خۆم بەڕاستی بە تەریق قەزانی بەرامبەر دینەکەم کە کاتێکیش استیقالم کرد هاوڕێکانم وتیان وەڵایی بەڕاستی مامۆستا ئیستا ئەزانین ئەو ئیمانی کە هاتە یعنی هی ئەوەیە یعنی چۆن بڵێ بای ئەوە دینی داوە پێت کە دەست لەمە بکەیتەوە. اینجا هەر ئەو کاتە مانگوا هەبوو $300 مانگە هەبوو $400 مانگوا هەبوو $500 مانگوا هەبوو دووەرەقە حەسب اقتصادی خۆم بەردەوام من هەموو مانگە قەرزاری کتێب و پاری کتێبم داوەتەوە. ئیتر کتێبخانەکەشم گەورەیە، ئەوە ئەم ژێرە هەمووی پڕە، ئەوە بە دوو ڕیز هەمووی پڕە، هەندێکشی هەیە بە دیاری هاتەوە زۆریشم لێ بەخشیوە، یعنی من کتێب لای خۆم نایڵمەوە. ئەگەر مەسەن کتێبێک هەبێ چاپەکەی جوان بێ و شامەوە بێ ئەو بێ چاو زەرری نەبێ، ئەوەی کە هەیە ئیدەمە مامۆستایەکی تر بۆی ئیسفادەی لێکە. پێم واشە مامۆستای ئاینی پێویستی بە سەرچاوەیە، پێویستی بە کۆمەڵێ تەفسیر و کتێبە، یعنی کە ئەش خوێنیتەوە اینجا ئەزانی زۆر جار هەندێک شتت وتووە پێویستی بە ئیعادە نەزەر هەیە. چکەم ئێمە پێشتر کە خەتیب بووین و پێش ئەوەش حەف و استحداث، یعنی بە نمونە چۆن شێخ سەلمان عۆدا ئەڵێ نەعەم ئەتەغەیەر بەڵێ ئەگۆڕێم، یعنی من ناتوانم وەکو تارق سوێدانش قسێ جوانی ڕەنگە من وجە نەزەرم خلافاتی گێبێ لەگەڵەوە، بەس ئەڵێ عەقلی لەیسە لیلبەیع، من عقلم بۆ فرۆشتن نییە، حریەتی لەیسە لیلبەیع، من عقلی خۆم نادەمە دەست کابرایەکەوە صاحب گروپێ بێ و من بەلا ڕێیابەرێ بە کەیف خۆی یان صاحب مەشروعێک بێ، من کە ئەخوێنمەوە ئەبێ ئیستیحداثی فکری ئەو شتانی کە هەیە، یعنی چۆن بکرێ من سەرڕای ئەم هەموو ئاسانکاریە و بوونی گوگڵ و بوونی دەستگەیشتن بە کۆمەڵێک کتێبی چاک تۆ مەسەن هەر لە یەک قاڵبابیت. فبۆیە یعنی کتێب نیعمەتێکە، پێم وایە چۆن سیارە بنزینی پێویستە، چۆن سیاری کارەبای ئێستا لە ئەوروپا و وڵاتە پێشکەوتەکان دروست بۆ کارەبای پێویستە شەحنیەکەیتەوە ئەڕوا. مامۆستای ئاینی و خەڵکی خوێنەوار ئەگەر نەخوێنێتەوە دەستی کەشفە بێ هەر ئەو شتانە دووبارە ئاکاتەوە، ئیتر وەزعەکە کۆتایی پێێتی لە ناوڕاستە. الله موفق. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەردەوامین لەگەڵتان لە بەرنامەی جەژنانە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عادل عیزەت جەباری. خۆشەویستان ئەچینە لای ناوبڕێک، دوای ئەو ناوبڕە پشوویەک وەرەگرین و دێنەوە خزمەتان. بینەرمان دووبارە سەلامی خواتان لەبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان لە بەرنامەی جەژنانە و دیداری تایبەت لەگەڵ مامۆستای عەزیز و خۆشەویستمان مامۆستا عادل عیزەت جەباری. درێژا دێن بە گفتوگۆکەمان، ئەچینەوە خزمەتی مامۆستا. حەزت بە کەسابەتە، بڵێن کرێکاریت کردووە ماندوو بووی ئەم قۆناغێکی ئێستا لە ژیان تا تێیدای بە ماندوو بوون دروست بووە یاخود بە ئیسراحەت؟ من هەر لە سەرەتای زۆر گەنجیمەوە لەبەرەوەی وەختی خۆی کات شەڕی ناوخۆی تر باوکم لە شەڕی ناوخۆیە بەو کارە ساتەی کە لە بین کووردا هەبوو ڕۆیشت، بەڵام خوای گەورە لە مردوی مسلمانان خۆش بێت. ئیتر هەر لە تەمەنی ڕەمەزان کوڕما 13-14 ساڵ، ئیتر هەر لەوێ بە زۆر منیان کردە پیاو. کابرایەک قسەی خۆشە کرد، دەڵێ بەخوا ئەماڵی قیاس مع الفارق، ئەڵێ بەخوا من حەزم بۆ نەبوومە پیاو، بەس ئەوە نەوتیان تو پیاویتر بۆ خۆی بوومە پیاو. اینجا منیش هەر لە ئەوڵەوە مەسەلەن ئەچوو مەعاشەکەی باوکم وەرەگرت و نەمەیەش دایکم بڕوا بۆ کۆمەڵێ مەقەڕوشت و ئەوانە و ئیتر ئەڕۆیشتم بایعیم وەرەگرت و زۆر تەمەنم بچووک بوو لە کفری لەگەڵ مامم ئیشمە کرد لە 2000 لە خانوەکان ئیمام محەممەد. ئیتر دوای ئەوە مەسەلەن 2001 چوون بۆ ئەوروپا و تەمەنێکی زۆر کەمم هەبوو، یعنی بەڕاستی
قەنەعەتم نییە بۆ ئەگەر ژیان بی پێوی قورسترین ژیانم بەڕێ کردووە قورسترین ژیانم بەڕێ کردەوە بەڵام هەر ئەو قورسیە شەوا لە ئینسانەکە گەورە بێ بیر بکاتەوە من قەنەعەتم ئەو کەسانی کە لە پەنای دایک و باوک و زۆر بە نەرمی و بە ناسکی گەورە ئەبن ڕەنگە ئەو شتیان نەبێ هەر بڕۆ ژیاننامەی گەورەکانیش بخوێنەرەوە لە مناڵەوە مەسەلەن چڵێز بوونە تاقی زۆر شتیان تاقی کردێتەوە بە نەرمینیان هاوردە بۆیە لە کۆتاییە دەرهاوشتێکی تر یان ئەبنە تاغوت و زاڵمێکی گەورە یانە بنە فەیلسوف و داهێنەرێکی باش یانە بنە عالمێکی چاک جوانە من وای ئەبینم ئەگەرنا ئەوەشی کە هەیە یعنی بە فەزلی خوا خەڵک هەبووە لە ژیانما دەستگیرۆیمی کردووە بۆ کۆمەڵە شتێکی چاک و ڕێگەی باش بەڵام ئەلحەمدولیلا هەتا ئێستا بە فەزلی خوا بە کەسابەت و بۆ ئەو پارەشی من پەیام کردووە لە ڕابردووە ئەگەر لای پیاوێکی بە سەلیقە و ئەهلی عەقڵ و بزنس بواە ئێستاکە ڕەنگە قەیسەریەکەم هەبوایە ماگانە 20 ملیۆن دینار بەس کرێکەی وەرگدا بەڵام ئەلحەمدولیلا ئەگەر بمرم ئەبێ خێزانم خانووکە فرۆشە شتێ قەرزم بۆ بداتەوە خی گەورە بە قەرزاری و بە فەقیری نەمان باتەوە بۆ لای خۆی خی گەورە هەموو لایەکمان دەوڵەمەند کات دڵمان دەوڵەمەند کە دەوڵەمەنی دڵە بینت چۆنە لەگەڵ مامۆسایانی ئاینی کوردستان بەعام مامۆسا بینم لەگەڵ هەموویان باش هەتا وەکو دوورە پەرێز نیت لە کەس دوورە پەرێزنی وەکو معاوی کوڕی ئەبوو سوفیان ئەفەرمێ بینی من و دوژمنەکەم فەچ جای کەسێکە هەمان ڕێگەی تو ئیش بکات من ئێستاکە هیچ دڵگرانیم ئەگەر لە خودبەش دوورکەوتمێتەوە لەبەرەوەی من ئیشی مامۆستایانی ئاینی ترم کردووە ئێستا ئەو شتە قورسە لەسەر مشانی من لاچێ وەلو ئینسانە تا چێتە قەبرەکە هەرە بینکە بەڵام بینی من و هەر کەسێک تاڵەموویەک بێ ناڵم بچڕێ لە کاتی تووڕەبوونا ئەچمە بەردەمی لە کاتی نەرمی ئەوان ڕای کێشمە بەردەم خۆم من کە موسڵمان بم ناکرێ لەگەڵ کەسێکا کە هاو پیشەمە خراپ بیر بکەمەوە بەڵام ئاشکرێ هەندێک خەڵک دوورەگرێ و هەندێک خەڵک ئەوەی تر یعنی ئینسان جبیلەی وایە بەڵام وەک شێخ سەلمان عۆداڵێ ئەڵێ سەرزەوی زۆر گەورەیەجێ هەمومانی تیا بێتەوە هەمومان توانین ئیشکەین زەرەریش لە یەک نەدەین جاخوای گەورە ئەو دڵ و دەروونەمان داتێ و حوزوزی نەفس بەکارنێنی لەگە مامۆستایانی ئاینیە چکەم ئەو ئیشەی ئەوان بانگەوازی پێغەمەرانەوە ئەگەر حوزوزی نەفسی تێکەوێ بۆ قیامەت زۆر خەتەرە دوای خێر بۆ من بکە بەڕاستی خی گەورە ثەبات و ئیستیقامەت پێ ببەخشێ ئەوە زۆر زۆر مهمە خی گەورە ئەوانەی کە قاریئن ئەوانەی کە قورئان خوێنن ئیخلاسیان پێ بەخشێت چکەم لەم سەردەمی یوتیوب و فەیسبوک و سۆسیال میدیا ئیخلاس شتێکی زۆر زۆر قورسە یعنی بەڕاستی تۆ جاروا هەیە مەسەرن یەک چاوتروکانیە سەی شوێنێکەکەی ئیلتیفاتیەکەی شتێکی ناڕێک ئەەکەی زۆر بەناشرین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو ئەبێتەوە بۆیە ینی سەو کامیرە بەرامبەر منە بڕوات بێ من زۆر بە سەلیقە قساکەم چکەم ترسی ئەوەم هەیە شتێک دەرپەڕێن و ڕیکۆردە ڕەنگە دوای نەتوانم تەکلیفکەم بڵێن بیسڕنەوە فەچ جای تۆ الله سبحانه وتعالى مراقبەتەکە ئەو مراقبەتە ئیلاهیە لەژێر ئەو فیلتەرە دەرچی کاریسە ئەخڵقێ فبۆیە ینی لە قاریەکان جەنابەت دەنگت خۆشە گوێشمان لێت کردو پێشنووژمان فێت کردووە نیە بەڵام من زۆر زۆر حەزم بە دەنگی ئەبوو بەکر شاتڕیە زۆر ڕوحم پێی ئاسوودا بێ حەزم بە دەنگ ئەوە حەزم بە دەنگی سەدیق منشاویە زۆر حەزم بە دەنگی عەبدڕەحمان حوزەیفیە بەڕاستی عەلی عەبدڕەحمان حوزەیفی ئەمانە ئەم دەنگانە یعنی دەنگێلێکی ئاسوودەن ئیتر قاری ئیتریش زۆرە مامۆستا پێشەوە دەنگی زۆر خۆشە خوای گەورە مۆفەقیکە هەموو قاریئەکانی تر سانسۆرم لەسەر کەسی نییە بە پێویستی گوێ لە گشتی یەگرم دوعای خێریش بۆ هەموو یەکەم بەس ئەبوو بەکر شاتڕی هەستەکەم لە ڕوحمەوە نزیکە لە حرەمی مەکی نوێژت کردەوە تەڵان بەڵێ سودەیسی و بەندەربەلێلە و سوزانم یاسر دۆسەری کۆمەڵێک پێشنوێژی تایە زیاتر بە سەوتی چێ مرتاحی کە نوێژەکەی لە پشتیان تەمەنا ئەەکەم لە قیامەتیش گوێ لە شێخ بەندەربلەیلە بگرم هەستەکەم ئیخلاسێکی زۆر عەجیبی تایە یعنی دەنگێکی نەرم ئیخلاس هەستەکەم ئیتر دڵم وا ئەڵێ ڕەنگە غەڵەتیش بم لەگە خۆمە مامۆستا خۆت سەوتت خۆشە الحەمدوللا وا هەستەکەم لا بەس با خراپ نییە بەس ئەگەر سرم نەخۆشی نەبووە ڕەنگە قورئانم بخوێنە دوو ئاەتمان من ناخوێنی باوەڕکە ناتوانم زەختم لێمە یەک ئاەت باوەڕکە ناتوانم قاف والقورآن المجيد نون والقلم وما يسطرون باشە لەش ساغێ الله لێتان ڕازی بێ مامۆستا طبعا جەنابەت کۆمەڵێک بەسەر هاتت هەیە کۆمەڵێک حاڵەتت بەسەراتێ پەڕیوە کۆمەڵێک قەزیەت هەبووە بەڵام پێشەوەی باسی ئەوە بکەم ینی بابەتێکمان بۆ باس بکەیت کە ببێتە
مایەی خستنە خەندە لەسەر لێوی موسڵمانان من لەم کولیچەیەم خوارد یا ڕەبی خۆیان دەست و خامەی مامۆساژن نەرزێ بەڕاستی زۆر بەلەزەت بوو نەخوا عافێتان بێ. خۆی گەورەش ئەفەرمێ مەثنا وثلاث ورباع یعنی ئینسان مرەخەسە کە ژنی دووەم و سێەم و چوارەمیش بێنێ ژنێنی ئەگەر بۆت بڕەخسێ ئەزانی چۆنە یەکێک بێ مامۆسا ئەو فڵانە کەسم پێشکەشت بێ ئەوم بەرامبەر کراوە بەسەر هاتێکتان بۆ جێرمەوە ڕۆژێک تەلەفۆنێکم بۆ هات ئەو کاتە تەلەفۆنمە ویسە تەلەفۆنم نییە خۆش دەزانیان گلەیەکەی ئیتر هەر تەلەفۆنم بۆ هاوتم بەخوا ئەمە هەبێونە بێ ساحێب قەرزە ئەلو وتی مامۆساوە دانیشتومە باوکم و دایکم و خوشکێکم هەیە وت یعنی ئەو تەحەدایەکی کرد ئۆفەرێکیدا شتی وا هەر نییە وتی خوشکەکەم جوانی وا لە بنەماڵەکەتانانی ینی معقولێ مە 100 ئافرەتمانە بێ و 100 زەلامانە بێ هەموو جەباری وتی یعنی بتت تەکیە و جانی و ئەوانشی دافی و هەتا ئەوە بڕا بۆ بانگۆل و گۆلەمە وتی بەڵام وتی ئێمە ناڵین ببەرە زاوامان ینی کستە دەینی ئەڵین ببەرە کوڕمان خان و بۆ کچەکەی خۆمانەکەی ناوماڵی بۆکەین تەمەنی 21 ساڵە لە شەریعە ئاخوێنێ ئەڵێ مامۆسا عادیل هەستەکەم پیاوێکە ئیش بۆ ئیسلامەکە حەزەکەم هاوسەری ئەزانم ژن دووەمشی هەیە والله ئیتر مامۆستا هەتا لە دەستی چۆن بڵێ ها عزرم هاوردەوە و ئەوە دوایە ئیتر وتم مناڵێکم عملیات و جا محەممەد کوڕم گورچیلەکانی بەنیوە ئیشەکە ئەو کاتێش وەزعێکی نەفسی خراپمان هەبوو ئەو مۆزوعی گورچی لە حەقی چییە بۆ دوای هاتمەوە بە خێزان وت ئەی تو بۆ هەلە خۆتە جواب خەڵکەی دوای توش عیبێ خراپابی ئێوە من چوزانم ڕەحمەت خوا لێبی اینجا چی ئەڵێ چی وەڵام من نەداینەوە نەزانی چۆنە مۆزوعی ژنی دووەم لای من الحەمدوللا ژنی یەکەم ئیشی چوار ژنم بۆ ئەکا و من سەفەریشم گەلێ زۆرە یعنی هاتو چۆم گەلێ زۆرە بە خۆم عجولم ینی عجولیت یەکم تایە الحەمدوللا خێزانم لە زۆر ڕۆوە جێی ژنەکانی تری پڕەوە کردەوە من حەزەکەم ئەوەش بزانم من خێزانم خۆی داوای ژنی بۆم کردووە بەبێ ئەوەی خۆم ئاگام لێ وتمە بۆ هەلە خۆتەوە هەندێک تەسەڕوفاتی ئەیکەی تێگەی یعنی مەبەستە ئیسە کە سەری ئەم پرسیارەی منەکە دەست ناقاتە سەرچەناگە بڵێ تو سەی لەم پرسیار من ئامۆزامە من ینی وەکو ها چۆنەڵێ عنسوریت یەکم تایە خۆشمەوێ و قەنەعەتیشم نییە دڵم بشکێنی ئەگەر ئەوە بکەم بەڵام من قەنەعەتم هەیە یەک ئافرەت بۆ من لەم کاتەیە کافیە ئەگەر خوای پەروەردگاریش بڕایدا من خێزانیشم قەنەعەتی وایە ئەو ئاەتا کاتە بەڵگە ما ئەصاب من مصیبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها مجالی تایە ئەڵێ ئەگەر هەر موسیبەتی ڕوودا دیارە خوا بڕیاری لێدا وڵای باوکم بۆ ئەوان موسیبەتە ئینشەڵا خوای گەورە جیهادی ئەوان ئەوەیە بەخوا ڕاستە خوا ڕەحمیان پێ بکە یا ڕەبی مۆزوعی دەبابەکە ئەوەی کە لە لایڤێکا باست کرد لە فەیسبوک کابرایە گوتی مامۆسا ئەگەر سیارێکی باشت پێ بێت سوزانم لەگزێکت هەبێیان لانکرۆزەرێکت هەبێ شتێک لەو بابەتە جەنابیشت فەرمووت ئەرە وەڵای من ئیمکانیەتم هەبێ ئێستا دەبابەیەکە کڕم اینجا ئەمڕۆ لە پەیام هاتم دیارە بەرپرسی بەشی بەرنمەکان وتم ئەو پرسیارە لە مامۆساکەم وتی وەڵی جا مامۆسا بە تەبیعەت گەرمیانی و چەم چەماڵی و ئەوانە حەزەکە بێجگە دەبابەکە یەک دوو ئاربیجیش هەبێ لەگەڵیا و دووسێ بیکەیسی لە پاڵێوەدا بنێ و وڵی خۆی ڕەنگە ئەو دەبابێ من باسم کردە ناقیلەی ئەشخاص بیانی نەفەری فێ بگازیتەوە نەک حربی بێ بەس مەبەستەکەم ئەوە بوو ئینسان ئەگەر خوای پەروەردگار پێی خۆشە ئاساری نیعمەت بە عەبدەکەیەوە دیار بێ من خۆم لانکرۆزەرم هەبووە یعنی ئاخر مۆدیل لە ساڵانی 2014 لەبەر شخصیت و سمعی خۆم فرۆشتومە یعنی بە پارەی حەڵاڵی خۆم کڕاوانشی قەوم جەباری بن و هەندێک خەڵکی تر ئەزانن لەبەر چی لەبەر ئەوەی ئیسە لە خەلیج لە قەتەر لە ئیمارات لە هەندێک وڵاتی دەوروبەر چکەم بە عام خەڵک خۆشگوزەرانە ئەو سیارانش زۆر سانسۆری لەسەر نییە من قەنەعەتم هەیە حتا برا هەبوو پیکابم پێ بوو دیدی مامۆسا با بچین پرادۆیەکت بۆ کڕم وتمە بەخوام پرادۆم نا خواکە خوا پیکابەکەم قابلە بینێ جار زەخیرێم و بەریدەیەکی تێکم عیبی نییە بۆ من یعنی من قەنەعەتم هەیە ئینسانی موسڵمان کە خوای گەورە نیعمەتی داپێی پێویستە بەسەرەوە دیار بێ بۆ ئەوی بۆ معقولە من وەکو ئیمامی عەلیە فەرمێ عجبت لأمر البخيل يعيش في الدنيا عيش الفقراء ويحاسب في الآخرة حساب الأغنياء والله عجائبم لبخيل والرزيل دي إمامي علي فرمي رضي الله عنه أفرمي براستي من عجيبمتي كابرات دولة منا لدنيا وك فقير أجي وك إما أجي كإما فقيرين لقيامتش بشقي بنا الرزي دولة من كان تو ملياردير بويته منال سفري ويستوى سعري جوان يعني ساقر من دولة من بمو سالانا 50-60 مليون زكاتم هبي أو جراجة كورولايكي بيو ناكم
ئەڕۆم لە گززیەکە کڕم لەبەروی خوا داوێتی پێم ئەو کاتەکە من زەکاتم دا و سەدەقەم دا و ڕۆژانە ئیفتار سائیمم لەم مزگەوت و بە کارتۆن خوڕمام داگرد و بە تەن ئاوم نارد بۆ مزگەوتەکان ئەڵێن مامۆسا عادل لەگەڵ ئەوەشا کە بانخوازە کابرایەکی دەوڵەمەند و زەنگینە ئەو کاتە سانسۆرت لەسەر لاچێ بەڵام ئەگە دەخلێکی محدودتە بێ ئینسانی مسلمان ئەبێ خۆی لە شوبە پارێزێ بەڵام من داوا ئەکەم ئەو کەسانی کە هەیەە سیارەی جوان بکڕن قاتی جوان لەبەر بکەن لەبەر ئەوەی ئێمە هەر بۆنی خۆش لە خۆیاندا بۆنی خۆش لە خۆیان ئەو بۆنە خۆم نەمکڕێەوە بۆیە وا بە مرتاحی ئەمدا لێ هەر زۆر تایبەتەوە لەو کاتۆ بۆنێکم ئەمە واگە دوژمنەکانم سعرەکەی بزان ڕەنگە دۆکمنتاریەکم لەسەر ئەمە لە کوێت بۆمە ئەمە برایەکی بەڕێز حاجی دابان بە دیاری بۆ من و برایە کڕی چەند ڕۆژە پێویستە لە بەریتانیا. سلام علیکم حاجی دابان ئێمەش خزمی مامۆستاین دڵی زۆر گەورە ڕەنگە بۆت بێنێ وڵا گەرهێنات من حەزم لە بلوشانێڵە یاخوا لە بەڵا دەروی مامۆستا. اینجا ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە چین هێواشەوەش ئەگەر ئەو بەسەرهاتە خۆشەمان بۆ بجێڕیتەوە تووشی جەنابەت بووە لەسەر مینبەر لە کاتی ئەنجامدانی حەج و عومرە سەردانی مامۆسایانی ئاینی کۆڕ و کۆبوونەوە جارێ ئەڵێن لەگەڵ مامۆسایەکی بەڕێزە هەندێ بەسەرهاتی خۆشت هەیە خوا بیپارێزێ چ حاڵەتێک هەبووە بوو بێتە جێگەی سەرنج بۆ مامۆسا عادل ئێستا وا بکە کە ببێتە مای دڵخۆشی بۆ بینەران. وڵی بەسەرهاتی خۆم هەیە ئەلم چەند ڕۆژا و تاری ئینگلیزیم بڵاوە ببوو حاجی فەلاح قەسابێ لە کەرکوب کچەکەی وتوبی باوە باوەرە مامۆسا عادل مەغۆل بووە یعنی زمانی پەڵ بووە ئەوە تێک چووە ئەم پیاوە کورەوتی کوڕ وەڵاوە چییە ئەجا کۆمنتێکم خوێنایەوە نووسرا بوو وەڵڵاهی من خۆم فرتیە ناگەم بەس بە دەست بادانەکەی بێ باشە. طبعاً مامۆستا من لە مەدرسەی دینی بڕگەیەک لە زمانی ئینگلیزی ئەوە بوو کە فێری بانگیان نەکردین بە زمانی ئینگلیزی زایەکێک لە بڕگەکان کە ئەفەرمێ I testify that there is no God but Allah. ئەمجا come to prayer, come to salvation کە وتارەکەتەدا ئەو زمانم بیرکەوتەوە ئەمود وەڵاهی بەڕاستی ئەمەش نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر ئینسانی بانخواز و داعی بانگبێژ هەر کەسێک وەرحاصل بتوانێ ئەم سوچەش ئەم کلێنەش پڕ بکاتەوە. ئێمە مەرج نییە هە لە سنووری هەرێمی کوردستان مامۆسا عادل وەکو یەکەم مامۆسا توانیوێتی بە زمانی ئینگلیزی لە وڵاتی نیوزیلندا والله عالم لە فینلەندا بە هەمان شێوە لە کۆمەڵێک وڵات جەنابەت وتارت پێشەش کرد لە بەریتانیا و نیوزیلندا. چۆن بوو ئەو وتارش ئەگەر بۆمان باسکەی چۆن بوو ئەو فکرێک خۆت داتهێنا پێیان وتی ئەبێ وا بێ چۆن ئەو فکرە چوومە وڵاتی نیوزیلندا حاجیلانەوازێکێکە لە هاوڕێ خۆشەویستەکان و خەڵک کەرکووکە لەوێ ئەژی ئیتر داوەتی کردم کات نەخۆشیەکە بوو بەسیتر خوا ڕەخسانی لە مانگی 11 پارەکە چوومە نیوزیلندا ئیتر ناساغیش وتیان بەخوا هەرە بێ وتاردەی پیاوێک لەوێ هەیە ئەفغانی شێخ حیمایەتوڵای ناوەخواوی پارێزێ ئیتر تۆزە بە ئینگلیزی قسەمان گوتی وەڵا ئەم جمعەیە شێخە بێ وتاردەی هیچ مەجالی تیانە والحاصل ئیتر منیش زۆر یعنی ئەترسام تەڕەدودێکم تیا بوو ها ڕاڕایەکم تیا بووتم تقریبا 50 کوردە هاتن بۆ مزگەوتەکە 50 کورد عدەدی کوردەکان وتیان مامۆسا ئێمە لەبەر خاتر جەناب هەر بە کوردی وتاردە و ئێمە دائانشین گوێگری دوای وتم حاجی من بە ئینگلیزی وتاردەم وتی مامۆسا وەڵڵاهی سەرکەوتووە بێ وتاردە بۆ خاتری خوا ئیتر منیش ئەفغانی تیا بوو پاکستانی 200 معقول نییە و بەس لەبەر کوردەکان شتەکە قەتیسکەی وتم وەڵڵاهی بەبێ وەرەقەش وتاردەم ئەگەر سەرکەوتوو بووم ئەبێتە سەرەتای پرۆژەیەک ڕەنگە لە داهاتوە ئیسپادی لێ بکەین ئەگەریش سەرکەوتوو نەبووم ئیتر دەسەگرمە سەر کڵاو خۆم و باسی ناکەم وەڵڵاهی ئەلحەمدولیلا وتارمدا ئیتر شێخ حیمایەتوڵا هەل لەوێ وتی مامۆستا وەرە بۆ نیوزیلەندا ماڵ و مناڵیشت بۆ ئەێنم مزگەوتەکە وەکو برا هەفتەیە تو هەفتەیە من وتارەدەم یعنی بووە خاڵێک کە ئەلحەمدولیلا من یەکەم شت سپاسی خوا ئەەکەم کە توانیم لەوێ سەری ئەو کوردانە لەوێ بەرزکەمەوە یعنی کە وتارمدا بە ئینگلیزی هەست و شعورێک هەبوو کە جا سبحان الله بۆیە مسلمانان هیچ کاتێ لە هیچ شتێ بێزار نەبوون من لە 2000 فەقێ بووم لای مامۆستا مەلا عومەری چراغە ڕوتە و مامۆستا مەلا غەریب و مامۆستا ئەحمەی قەرەتامۆر خوای گەورە لیان خۆش بێت لەگەڵ مردووی ئێمە و مسلمانانە دەرسێکی ئینگلیزیمان هەبوو زۆر ڕقم لی بوو ئەموت باشە من ئەبمە مەلا و خەتیب ئەمە حەقم چییە بە ئینگلیزی و ئەم فرنگ فانگ فۆنگ و ئەم شتانە سبحان الله ئیتر لەبەر بێ باوکی و لەبەر وەزعی مادی و ئەو شتانە و ئاوارەی و تر خۆتە زانای وەزعی چەمچەماڵیش خراپ و لە ڕووی مادیەوە ئیتر ڕۆیشتم چوومە بەریتانیا ئەو زمانە ئێستاکەم من وتاری پێدەم بۆیە ئینسانی مسلمان لە قەزەی عیلمە دەست بۆ هەموو شتێک بەرێ کە بتوانێت خزمەتی قیامەتی خۆی پێ بکە نەوەکو عیلمی لابەلا و خوا نەخواستە و ئەم فکرەیەش هەیە بەڵێ من ئەگەر مەسەرەن مزگەوتم دەست نەکەوێ بە سەریحی ئەیڵێم
ئینشاء الله لە داهاتووە وەکو ئینگلیز ئەڵێ practice make everything is perfect. هەوڵدان و تەقەلاکردن هەموو شتێ پێرفێکتەکە، هەموو شتێ جوانەکە. من کە بتوانم ئاوا بە پەلە پروزێ و تارێکی ئینگلیزی ئاوا بدەم، ئینشاء الله ئومێد ئەەکەم ڕۆژێک هەبێ داعیەک گەورە بە ناوبانگەکانی ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا و زیمبابوێ و جنوبی ئەفریقا بتوانن بێن لە مزگەوتێکا بەیەکەوە دانشین و محاضرە بڵێن و دعوەتیان کەم، چکەم وما ذلك على الله بعزیز. ئەویش زۆر ئاسانە ئەگەر لە پێناو خوای پەروەردگار مەسەلەن ئینسان بە کوردی قسە بکە، هەر ئەو موسڵمانیە توانێت بە لۆغەیەکی تریش دعوە بکات. جوانە. حیمایەت وڵای ناوبوو شێخ حیمایەت الله بڵێ ئەوە لە کابرایەکیان پرسی بوو ناو چێوتبووی هەیبەت الله وتوی ئەرێکا کە هەر ئەمان ترسێنیان ناو دوایە ماشەڵڵا. بە حەقەت ناوەکانیان زۆربەی وایە حیمایەت الله و جار الله و ئەو شتانە ئەوەنە ئەڵڵایان خۆشەوێ ئیتر هەموو شتەکان وا ناوەنن. قەنەعەتم ێ وەکو کللتوریش بێ لە ناویانە. هەر بێەوەی بی ئینشاءڵڵا مامۆستاجان. ئێمە لە کۆتایی بەرنامەکە پێم خۆشە دواپەیامی جەنابەت بە بینەران بگەێنی و ئێمەش زۆر سوپاس دەکەین کە لەم بەرنامەیە مامۆستا دواپەیامم بابەتەکە بابەتی جەژنە داواکەم لە موسڵمانان هەروەکو چۆن سەحابە و تابعی لە دوای نوێژی جەژن دەرەچوون ئەیانوت ئەمڕۆ ڕۆژی گرتنەوەی چاوە. جەژنە هی موسڵمانانە کە 30 ڕۆژ مەشەقەتیان بینیوە، 10 شەوی لەیلەتو قەدریان گرتووە، ناشکرێ پیاە بڕە کەسابەت کا و ئێوارە بچێ پارەکە بەرێ بۆ ماڵێتر و مناڵەکان خۆی برسی بێت. بۆیە دواپەیامی من و داواکاری لە خۆم و لە موسڵمانان ڕۆژی جەژنە ڕۆژی چاوگرتنەوەیە. خوشکان هەوڵدەن تۆزێک دەستیان دەرەکەی بازگەکان بۆ ئەوی نەرمای قۆڵیان یاخود ملیان یاخود شوێنێکیان کە مەفاتینی پێ ئەوترێ 2 ڕۆژی تر لە قیامەتە باجی ئەو جەژنە بدەنەوە. چکەم جەژن ئەوەیە کە ئینسانی موسڵمان لە خوا نزیک بێتەوە. ئێمە 2 جەژنمانەیە وەک موسڵمانوانە، جەژنێکیان دوای 30 ڕۆژ عیبادەت و مەشەقەت و شەونێژ و خواپەرستی خوای گەورە ئەم جەژنا کاتە خەڵاتمان بۆ ئەوەی کە بزانین ڕۆژی خواردن و خواردنەوەیە. جەژنێکی تریشمان یادی تەوحید و بەبیرهاتنەوەی بنەماڵەی ئیبراهیم و ئەو خانەوادە شۆڕژگێڕە بەواتای کەلیمە کە شۆڕشیان بۆ قیامەت کرد کە خۆی مناڵەکان هێنێ لە مەکە دائەننا بەبێ ئاو بەبێ نان، دوای کوڕەکەی بێتە غوڵامی بڕۆ سەری بڕە، یعنی سەفا و مەروە، یعنی ئەو مەوسیمە کە حەجی پێ ئەوترێ و جەژنی قوربانە و جەژنی بەخشینی گۆشت و نان خواردن و سفرەیە با بە مەساری دینداریە بڕات. ئەوە داواکارەکەی منە لە خوشک و برای موسڵمانی کوردی خۆم دەستیشیان ماچ ئەەکەم واللهی بە بەردەوام چۆن مالیکی کوڕی دینار ئەفەرمێ ئەگەر مەجالم هەبووە ئەچوومە ناو منارەی مزگەوتەکان و بە خەڵک مەوت یا ئەیوهە الناس النار بەس سێجا ئەوم دووبارە کرد و ڕامەکرد بۆ مزگەوتێتر. منیش بە پڕ بەدەنگی خۆم مسلمانانی کورد ئاگر هەیە لا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. ئەم کەیف و سەفا و خۆشیە سعاتێک و 2 سعات و ڕۆژێک و 2 ڕۆژە بازار هەڵ ئەگیرێ، کتاب پێوە ئەدرێ، لكل ئەجەلین کتاب بە ئەجەلیش هەموو خۆشیەکان پێوە ئەدرێ. خوشکێکە لە ماڵەکەیە بەخوا کەوەنتەرەکەی دوای خۆی یەکێتر دێتە سەری، برایەکە ماڵەکە یەکێتر دێتە سەری، بە وەرەسە شتەکانمانجێ ئەمێرێ و بەزەییان پێمانە نایە ئیلا ئەوەیە کە سەدەقەیەکت کردبێ، عملێکی صالحت کردبێ، علمێکی نافعت هەبوو بێ، ئەوانت بۆ دێ بۆ قیامەت. بۆیە ئینسانی موسڵمان یعنی جەژنەکەش نەکەینە بابەتی مردن، بەڵام ئینسان کە من قەنەعەتم وایە مامۆستا ئەمە کۆتا پەیامە، چکەم ڕەنگە ئەمە لە هەموو بەرنامەکە سوودی زیاتر بێ ئینشاءڵڵا. ئێمە کاتێکە تاقەت ئینگلیزیمەیە ئینسان ئیسلام یعنی چی؟ الاستسلام لله بالطاعة. تێگەی ئینسان تەسلیمی خوا ئەبێ بە تەوحید. من قەنەعەتم وایە هەر کەسێ بووە موسڵمان سەرەتای ئازادبوونێتی لە کۆیلایەتی تر. تێگەی یعنی بە ئینگلیزی پێوترێت سوبمیشن. من خۆم تەسلیمی ئەڵڵا ئەکەم کە خۆم تەسلیمی ئەڵڵا کرد، ئەو کەتەلۆک و بەرنامەیەکی ناردووە بووم بەبێ ئەوە ئیشەکەم. ئەو کاتە نابمە کەسانێک ئەفەڕەئیتە من اتەخەذ ئیلهەهو هەوا، حەزم لەوەیە شتێک، حەزم لەوەیە سەی ناموسی خەڵکم، حەزم لەوەیە تا مەحکەمە ماڵی خەڵک، حەزم لەوەیە غیبەتی خەڵکم. من کە تەسلیمی ئەڵڵا بوومە ئەمانەی هەموو کۆنتڕۆل کردووە. لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لي. کەواتە ئەو پرەنسیپە ئیمانیە وا لە ئینسانەکە ئەوەی کە خەڵک هەیەتی پێی خۆشە ئەم حەزەکە زیاتریان نەبێ، تەماح ناکات. ئەم تەسلیم بوونە بە ئەڵڵا با لە پرەنسیپی خۆیان بڕوا و ئەم تەسلیم بوونەشەوە ئەکا 2 ڕۆژتر سەرکەوتنەکانی ئێمە ڕۆژێک دێ ئەم جەژنە و ئەو جەژنانەی تر و لە ڕۆژی جومعەیە بینینی خوای پەروەردگار و دڵنیابە یعنی هەر ڕێگەیەک لە غەیری دینی ئیسلام فەشەلی پێهێنێت. داواکارم لە خوای پەروەردگار ئەم دانشنە و ئەم جەژنە و ئەم نوقڵ و چکلێتەی بین موسڵمانان کە ئەچینە ماڵی یەکتری و چکلێتە دەینە یەکتری لەبەر خاتر خوا، وەک چۆن یوسف ئەفەرمێ لا تەثریب عەلەیکم اليوم، ئەمڕۆ هیچ شتێک لە بین ئێمە و ئێوەیان نەما.
بعد أن نزغ الشيطان بيني وبين إخوتي جنابة قارئ باشتر زاهي لإيما شون الشيطان بيني منو تويتيك أدا بال الروجي ججنها الشيطان بوبيو كيني نوا دس كينا ملي يكتري وتعاونوا على البر والتقوى خواي قوري لمان قبول كاو شارسياي روجي محشر ما نكات آمين يا ربي إن شاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماوەی ڕابردوو لەگەڵ مامۆستای ئەزیز و خۆشەویستمان مامۆستا عادل عیزە جەباری بەرنامەی جەژنانەمان پێشکەش کردن. لە دوعای خێر بە بەشمان مەکەن، دووبارە جەژنتان پیرۆز و تاعاتان قبوڵ، خۆی پەروەردگار پاداشتی خێری جەناوی مامۆستا بداتەوە بۆ ئەم میوانداریە، هەروەها پاداشتی خێری ئەوەش بداتەوە کە تا ئەم ساتە وەختە بینەر و بیسەرمان بوون. سوپاس بۆ ڕێکخەرانی ئەم بەرنامەیە، خی گەورە پاداشتی ئەوانیش بداتەوە. سوپاس بۆ ستافە بەڕێزەکەمان تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی جەژنانە و بەرنمەیەکی تایبەت و دیدارێکی تایبەت بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.